بابا ڕپارێکی باشم کردیا. هەرەوەندەیە؟ بابا بخۆ ئەمڕۆ پارەی پاشم پێیا کردیا. پێم برێ ئەوڕۆ لۆ نەچیە مەکتەبێ. ئەچوو نەخۆشی دەبێ بچم ئیشکەم. کوڕم ئەمە نەخۆشم حەقت بەسەر من نەبی. بڕۆ بکەینە باشترە. ئەگەر نەچیە مەکتەبێ نانەکەش ناخۆم. دیسان هەی بێعقڵ هەریگرەوە دەی. کۆتایی بە خەونی منداڵان مهێنن، کۆتایی بە کارپێکردنی منداڵان بهێنن.